بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی نوێ لا گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوانێ. جامی گیانی یانەکان پێی ناوەتە قۆناغی دووەم. سەرقاڵبوونی هەمووان بە جامی گیانی یانەکانە بە هەموو جۆرەکانیەوە، بە دیوی ڕەخنەگرتنی، بە دیوی بەڕێوەچوونی یاریەکانی، بە دیوی ئەنجامەکانی، بە دیوی یاریەکانی، واتە قسە گەلێکی زۆر لەسەر جامی گیانی یانەکان کۆ بۆتەوانێ. بۆیە ئێمەش ئەمڕۆ بەردەوامی بە واسە دەدەین و بەردەوامی بە خزمەت بەلایانی جابی لایانی سلبی دەدەین لە باسکردنی بەردەوام دەبین. ئەمە جگەلەوەی ئەمڕۆ یاریکی تایبەتمەندمانەیە کە تێیدا یانەی ئینتەر میامی ڕوبەڕووی یانەی پاریس سەن ژەرمانی پاڵەوانی ئەوروپا دەبێتەوە و هەروەها بایر مونیخ و فلامینگۆ لە یاریکی دیکەدا ڕوبەڕوویەک دەبن و لە ئەنجامەکانی دوێنێش لای هەمووان ئاشکرایە دوێنێ پاڵمێراس لەسەر حسابی پۆتاڤۆگۆ یا نیشتیمانی گەشتە قۆناغی چارێکی کۆتایی و چێڵسیش لە کاتی زیادکراوە 4 گۆڵی لە بەنفیکا کرد و وەکو دووهەمینی یاری ئەنخێل دیماریا لە کیشوەری ئەوروپا ئەنجامدرا. خۆتان دەزانن کەسایەتی دیماریا یەکێکە لە کەسایەتیە کاریگەر و گرنگەکانی تۆپی پێ و دیماریا ئەتوانم بڵێم یەکێکە لەو یاریزانانەی کە خزمەتی بە زۆرێک لە یاریزانەکانی تۆپی پێ کردووە لە ماوەی ڕابردوو لە ڕیاڵ مەدریددا کاتێک لە ڕیاڵ مەدرید بوو خزمەتیشی بەرچاوی بە کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ تۆمارکردنی گۆڵەکانی کرد. لە هەڵبژاردنی ئەرجەنتین خزمەتێکی زۆر لە ئۆلۆمپیادا گۆڵی یاری کۆتایی، لە کوپا ئەمریکا گۆڵی یاری کۆتایی، لە یاری کۆتایی مۆندیال گۆڵی یاری کۆتایی. واتە دیماریا ئەستێرەیەکی ون بووە و یەکێک بۆ لەو یاریزانە تایبەتمەندانەی کە ستایشی بە ڕادەی ئاستی خۆی و ستایشی بە ئاراستەی کاریگەری خۆی و ستایشی بە ئاراستەی ئەکتیڤی خۆی لە نێو یاریگا و لە گۆڵ تۆمارکردنەکانیان پێ نەدراوە. دوهەمین یاری خۆی لە کیشوەری ئەوروپا ئەنجامدا و دواتر دەگەڕێتەوە ئەرژەنتین بۆ یاریکردن کە لە تەمەنی 37 ساڵیدا. ئەمەش ڕووداوگەلێکی گرنگی دوێنێ بوو. من لەسەر ئەم حاڵەتانە نادوێم باسی یارەکان ناکەمەوە، بەڵام دەمەوێت باس لە دوویاری ئەم شەو بکەم و لەگەڵیشیا وەکو پێم وتن هەموو ڕەخنەکانی سەر جامی گیانیانەکان باس بکەین و ئێوەش پرسیارێکتانە بوو لە خزمەتتانان بە پێی توانە ئەوەی من زیانیاریم هەبێ و ئەوەی لەسەری بتوانم وەڵامتان بدەمەوانێ وەڵامتان دەدەمەوانێ بە بانچاو لەگەڵما بن. سەبارەت بە ئینتەر میامی و پاریس سەن ژەرمان خۆتان زانم یاریە یاریەکی متەناقزە، یعنی یاریەکە کە پێوەری هەڵسەنگاندنی تێدا نییە. ڕاستە هەموو تیپێک خۆی دەکات، بەڵام ئێمە نابێ بە ئینسافین لەوەی کە ئەمە چیە بەس لەبەرەوەی میسی لە ئینتەر میامیە بین بیکەین بەڕکابەری پاریس سەن ژەرمان. خۆ ئاساییە لە تۆپی پێدا ئینتەر میامی لە پاریس سەن ژەرمان بێتەوە، بەڵام دیوی هەڵسەنگاندن ئاسایی نییە. بۆ نمونە چۆن ئێمە لە ئێستەوە دوو بەرەمان هەیە، یعنی ئۆتۆماتیکی لای ئێمە یعنی هەموو یاریە جەنگە، هەموو سیرکردنی یاریە بە شێوەی جەنگ سەیر دەکرێت. دوو بەرەیە یا بێ بەرەیەشیان زۆر دڵخۆش بێ، بەرەیەشیان زۆر دڵتەنگ بێ. تر پێوەرێک لە دابوونەریتی وەرزشی لە هەڵسەنگاندنی وەرزشی دەچینە دەرەوە لە حساباتکردنی یاریەکانە. ئێستا بۆ نمونە بەرەیەکی خۆی حازر کردووە ئەمشەو پاریس سەن ژەرمان بباتەوانێت لە ئینتەر میامی، یعنی بۆ نمونە بە ئەنجامێکی باش بباتەوە بۆ گاڵتە پێکردنی مەسی و هەوڕێکان. بەرەیەکی تریشمان هەیە بە ماتیم هاوتەوانێت چاوەڕێی ئەنجامێکە کە مەسی هەوڕێکانی بەرامبەر بە پاریس سەن ژەرمان دەستەبەری بکەن. واقعیەتی یاری ئێمە دەزانین کە هەموو شتێک لە یاریە چاوەڕوانکراوە، بەڵام بەراوردکاریەک نییە لە نێوان ئەم دوو تیپە. بە هیچ جۆرێک دادپەروەری نییە تۆ بێ بەراوردکاری بکەی لە نێوان ئینتەر میامی و پاریس سەن ژەرمانە. پاریس سەن ژەرمان کە سەرکەوتنی بەسەر ئینتەر میامی تۆمار کرد، دۆخێکی زۆر ئاساییە و ئەنجامێکی زۆر چاوەڕوانکراوە، هیچ تەقەبولەتێکی تیانە. ئینتەر میامیش سەرکەوتن بەسەر پاریس سەن ژەرمانە تۆمارکرا بێ بە ئەنجامێکی چاوەڕوان نەکراو، بەڵام ئەم پێوەریتیانە تۆ خۆ بۆ بابەتەی کە خۆت بۆ ئامادە کردووە. دەستکەوتی ئینتەر میامی لەم پاڵەنتێک گەشتنی بە قۆناغی دووەم دەستکەوتێکی گرنگە بۆ ئینتەر میامی. ئێمە باسەکە بەرینە دەرەوە لە مێسی و لە یانەی کۆکو ئینتەر میامی کە بەشداری جامی گیانیانەکانەکە لە کۆمەڵی ئەهلی میسریە و لە کۆمەڵی پۆرتۆی پورتوگالیە
بەس گەیشتنی بە قۆناغیدا تو خۆ من بەخوا نەهاندەری میسیم نەهاندەری ئینتەرمیامین بەس من واقعیەتەکە باسەکەم ئەوەی کە ڕاضیبوونی ئێمە سەلمێنێ ئەوەی کە دادپەروەریە سەلمێنێ هەر گەیشتنی ئینتەرمیامی بە قۆناغی 16 جامی جیهانیانەکان دەستکەوتێکی گرنگە بۆ میسی باوەڕەکانی ئەمە جگەلەی بەدەر لەمە هەر ئەنجامێکی تر بێنن ئەنجامێکی زۆر باشە بۆم تیپە و شتێکی تایبەتمەند دەبێ بۆم تیپە بەڵام تێپەڕاندنی پاریس سەن ژێرمان بۆ ئینتەرمیامی دەستکەوت نییە لە کاتێکا تۆ پاڵەوانی ئەوروپای و باشترین یاریزانەکانی جیهانە پێ و تیپێکت پێیە زۆرینەی پێگاتەی باشترینی چامپیۆنز لیگی داگیر کردو و تۆ بەشداری جامیکی شۆرەکانە کردو یعنی ها لەسەر چەند ڕێگەیەکی بۆیە من نامێ یعنی کەس بکەوێتە دیوێڵ سەنگان نەغەڵەتەکەەوە یاریی ئاساییە بۆ دۆخێکە هەیە بردنەوەی پاریس سەن ژێرمان چاوەڕوان کراوە و هەر کەسێکیش بۆ ئینتەرمیامی دەستکەوتەکەی خۆیە ناو کە گەیشتۆتە قۆناغی 16 بەدەر لەوە هیچ شتێکی تر لە میاریە وجودی نییە بارن و فلامینگۆ ئەمە یاریی تایبەتمەندە لە هەموو ڕووەکان و لە ڕووی ئامادەکاری ئەم دوو تیپەوە بۆ چونکە خۆتان زانن خۆلی بەرازیلی هێشتا بەردەوامیە بەڵام بارن ئامادەکاری دەکات بۆ وەرزی نوێ ئەمە تایبەتمەندیی تر وەردەگیرە بەڵام با ئێمە بچینە سەر باسێکی زۆر گرنگ مارێسکا شەوی ڕابردوو زۆر باش کراوتی وتی ئەمریکا بۆ یاریکردن نابێت لەوێ هەر مەترسیەک دروست بێ بۆی مەترسی زریانەکان و ڕەشەبا و ینی باوبۆران لە وڵاتەدا پێشتر حەزەری خۆیانی بۆکەن ئەمە قوبوڵکراو نییە تۆ یاریکی تۆپی پێ لە کاژمێر 11ەوە یاریکەی کاژمێر چواری بەرەبەیانی یاریەکە و تاوا بێت ینی خۆ تۆ یاریتێنی سەرزەوی ناکەی بەس لە یاریتێنی سەرزەوی ئەمریکابەریە هەیە بەڵێ وەستانی تیا بۆ بەڵێ ماوەیە یارەکە تاخیر بۆ بەڵام کۆی گشتیە یاریزانانە خۆ دوو جار ئامادەکاری کردو بۆ هەرەکە خۆ تۆ پێشەوە یارەکەش دەست پێ بکات و جارێک تر ئامادەکاری دەکاتەوە ڕانان دەکات بۆی بەشداری یارەکە بکاتەوانە ئەمانە کۆمەڵە حاڵەتی نەخوازراون حاڵەتی سروشتی یانی تۆ ناتوانانی دەسەڵاتی بەسەردا بگری مۆندیالی داهاتووش لە ئەمریکا بەڕێوەچێ ئەتە چۆن مشوری ئەخروێ ئەم کێشەیە لە کاتی مۆندیالە ڕوبەڕوو دەبێتەوە ڕوبەڕوو نابێتەوە ئەو کەوتۆتەوە سەر فیفا لەوەی کەم پاڵانتی بردوتە و سێ وڵاتە کەنەدا و مەکسیک و ئەمریکا چۆن مشوریان نەخوا و کام قۆناغ لە ئەمریکا بەڕێوە دەچێت و تاوان خشتە یارەکان زۆرینەی بەر ئەمریکاکەوێ بۆیە ئەمە ئەبێ لێسەوم کێشەیە چارەسەر بکرێ هەوڵێکی ڕێگە چارەگەی چارەسەرکردنی بۆ بدۆزنەوانێ چونکە بەجددی تۆ لەم پاڵاوانێتیەوە هەموو ئەگەرەکانت بۆ دەرەکەوێ هەموو کێشەکانت بۆ دەرەکەوێت لەوەی کە بۆ پاڵاوانێتی داهاتوو چۆن بەشداری بکەی طبعا ئێرەوە ئەوەیە گلەی لە جامی جیهانییانەکان گلەی لە جامی جیهانییانەکان طبعا با ئێمە بە دیوی بینەرێکی تۆپی پێ قسە بکەین بەڵێ لە ڕووی ئامادەبوونی هەندەرەوانێم پاڵاوانتی کێشەی هەیە بەڵام ئەگەر ئێمە بەس سەری دوێنێ بکەین یاری پالمێراس و بۆتافۆگۆ و یاری چێلسی و بەنفیکا نازانم چ جیاوازیشان هەبوو لە یاریکی پڕکابەری ئەوروپا چ جیاوازیشە بوو لە یاریکی پڕکابەری ئەمریکای لاتین لە ڕووی هێز لە ڕووی توانە لە ڕووی پێکاتەی سەرەکی لە ڕووی بەشداریکردنی تایبەت لە ڕووی پلانی ڕایەنەر یعنی لە هەموو ڕوویەکەوانێ ئەو دوو یاری شەوی ڕابردوو بەڕێوە چوون یەکێک بوون لە تایبەتمەندترین یاریەکان هەردوو یارەکەش گەیشتۆتە کاتی زیادکراو یعنی بینەر چی ئەوێ لەمە زیاتر تۆ چی تێ تۆ پشتەوەی ناولای کێشە سەوزەکەتەوێ ناوەڵای ئێمە سەیری پشتەوەی ناولای کێشە سەوزەکە ناکەین ئێمە پشتەوەی ناولای کێشە سەوزەکە بۆ فیفا گرنگە کە بلیتەکان نەفرۆشێ و بۆ یاریزانانەش گرنگە کە هەندێک تەشجیعیان کە بۆ یوریەکی بەرزیان بێ بەس بۆ ئێمەی بینەر ناو یاریگاکە گرنگە ناو یاریگاکە گرنگە کە شتێکی تایبەتمەندی بۆ ئێمە تیابێ لە تۆپی پێ بیلفعل دوێنێ هەردوو یارێکە دویاری تایبەتمەند بوون دویاری بە چێژ بوون دویاری پلانی ڕانەری تێدا بەدیکرا دویاری گۆڵی جوانی تیاکرا دویاری ڕکابەری تیپەکانی تیا بەدیکرا یعنی هەموو ئەم حاڵەتانی تیا بوو کەواتە بۆیە ئێمە ڕەخنە لەم دیوە بگرین ئەوەی ئیشی ئێمە نییە ڕەخنە لەو شتە بگرین کە پەیوەندی بە ئێمەوە نییە بەڵام بەڵێ لەم لاشۆ لێدوانی کڵۆپمانەیە جامی جیهانییانەکان ترسی لەسەر یاریزان دروستەکە بۆ پێکانی داهاتوو چونکە ساڵی داهاتووش مۆندیال هەیە تۆ ساڵی ڕابردوو یۆرۆ کوپا ئەمریکا و یعنی ها هەموو هاوینەکان تۆ ئیسراحەتت کەم بۆ تۆ یاریزانی باسکە
موچەیەکی خاڵی وەرەگرێ بە دەردی کڵۆپەڵە 4 مانگ پشوو وەرەگرێ بەس تۆ یاریزانێکی تۆپی پێ بە پشووی زستان وایەوەری گری ئەگەر پێکانێت توش نەبێت تۆ 40 ڕۆژ نییە 40 ڕۆژی تاوا پشوو وەرناگری بەڵام تۆپیەکە بەم جارە بەم جۆرەی لاتوە گرێبەستی یاریزانێک لە ڕکابەری 100 ملیۆنە بارن 100 ملیۆنە لیڤەرکوزن نایە لەو لاوە لیڤەرپوڵە چێ خواستەکانی لیڤەرکوزن بە جێبەجێیەکە مانچستەر لەبەر پارەزۆری دەکچێتەوە لە گرێبەستەکە تۆ سێری ئەم بارودۆخی بەرەو پێشچوونی تۆپی پێ بکەن واتە گرێبەستەکان لەسەر یانەکان زۆر دەکەون یانەکان خەرجیەکی زۆریان دەبێ ویانەکان ئەوە تا لیۆن تووشی قەیرانی دارایی هاتووە لیۆن تووشی قەیرانی دارایی هاتووە هێشتا کێشەکانی چارەسەر نەبوو بۆ گرێبەستت کردووە دەستکەوت و تایبەتمەندی و مافی پەخشۆمانە بای ئەو دەستکەوتە نییە کە تۆ بتوانی یانەکەی پێبەڕێوەبەری بۆیە فیفا ناچارە بۆی کە خەزێنەی یانەکان دەوڵەمەندکە خۆم پارێمووی بۆ فیفا نییە کاکە هاتووە خەزێنەی یانەکان دەوڵەمەندەکە یانەکان کاتێ ئێمە داواکەین تیپەکان یاریزانە بێزەکانیانە بێ چۆنە بێ گرێبەستیان لەگەڵا بکە چۆن لەگەڵان بکە بێ پارەی پێ بێ ئیشی چیە مشوریان بخوا ئیشی فیفایە مشوریان بخوا لەوەی پاریان دەستکێ دیقەت من باسی چامپیۆنز لیگ ناکەم و بەس باسی ئەم جامیجیانی یانەکانتان بۆکەم مانچستەر سیتی تاوان ئەمە راپۆرتێکە کە گاردیان بڕاوی کردوێتەوە مانچستەر سیتی بەس بەو سیاری کە لە قۆناغی کۆمەڵەکان ناکردوێتی 51 ملیۆن و 700 هەزار یۆرۆی وەرگرتووە دە پێم بڵێ چ نازناوێ بەرێ ئەمە باتەوە ئەم پارێ سێ یاری کردووە هێشتا یارەکانی تری ماوە هەشتا قۆناغی شانزەی بەرامبەر هیلال ماوە قۆناغی هەشتی ماوە قۆناغی چوارژەی یاری کۆتایی ماوە بەس مانچستەر سیتی 51 ملیۆن و 700 ملیۆنی وەرگرتووە ڕیال مەدرید تاوەکو ئێستا بەو سیاری کردوێتی 48 ملیۆن و 400 یۆرۆی وەرگرتووە داهاتە خەیاڵیە ئێمە ژەمانەوەی یانەکان ببوژێنەوانێ ئەکرێت تۆ لەم پاڵەوانتیا هەمووی پێکاتی سەرەکی یاری بە خۆم یەکتی بەبێتە پاڵەوان ئەگەر تۆمە بەستە بۆ وەرزەکانی دات و بەڵام تۆ توانین دەستکەوتێکی پارە و دەستکەوێت بارن 45 ملیۆن پاریس سەن ژەرمان 42 ملیۆن بەس قۆناغی کۆمەڵەکان بروسیا دۆرتمۆند 39 ملیۆن یانەیەکی وەکو یۆڤانتۆس کە خۆتان نزانین یانەکانی ئیتالیا بەدەست داهاتەوە دەناڵێنن بەس یۆڤانتۆس لە بەشداریکردنی قۆناغی کۆمەڵەکانە 26 ملیۆن و 600 هەزار یۆرۆی وەرگرتووە بەس بەشداریکردنی قۆناغی کۆمەڵەکان کە یاریی شیتیا دۆڕانۆ بەرامبەر بە مانچستەر سیتی لە بەرامبەردا ئینتەر میلان 36 ملیۆن و 800 یۆرۆی وەرگرتووە ئەم داهاتە بۆ یانەکانە خۆمی ناچێتە گیرفانی فیفاوە یانە بە پارە بەڕێوە چێ ئەیگرێ بەس بە پارە ئەکرێتەوە بێ سەرچاوەی داهاتت هەبێ مافی پەخش لە ئیتالیا مافێکی کەمە بۆیە بۆ یانەیەکی ئیتالیا ئەم جامیجیانیانانە زۆر باشە مافی پەخش لە یانەیەکی وەکو فەڕەنسا کەمە بۆیە بەشداریکردن پاڵەندێ زۆر باشە لە ئیسپانیا غەیری ڕیال مەدرید و بەرشەلۆنە کەمە بۆیە بەشداریکردن لەم پاڵەوانێتی زۆر باشە بۆ پورتوگال عینەن شێوە بۆ ئەڵمانیا عینەن شێوە بەس ئینگلتەرا مافی پەخشی یاری زۆرە بۆیە ئێمە سەرچاوەیەکی داهاتی زۆر باشە بۆ یانەکان یانەیەکی وەکو ئینتەر میامی تیپەکەی بێکە بەو سیاری کە لە قۆناغی کۆمەڵەکان کردوتی 21 ملیۆن و 200 هەزار یۆرۆی وەرگرتووە باشە یعنی چۆک ئۆکلاند سیتی خۆدانزان پارەکە یاریزانەکان هەر یەکە و خەریکی شێکن پارێ 4 ملیۆن و 600 هەزار یۆرۆیان وەرگرتووە یانەکانی ئەرجەنتین بەدەست کەمی پارە و بەدەست قەیرانی دارایی و دەناڵێنن ریڤەر پلیت 18 ملیۆنی وەرگرتووە بۆ کاژۆنۆرس 7 ملیۆنی وەرگرتووە یعنی چۆک و مۆنتێری مەکسیکی کە ڕامۆز یاریتیاگا تاوەکو ئێستا 21 ملیۆن و 100 هەزار یۆرۆی وەرگرتووە کەواتە تۆ بۆت نییە و کاتێ ڕەخنە لە بەڕێوە چوونیان پاڵان تێ بگنی و فیفایە کە مشوریانەکانە خوا لەوەی کە چۆنە میانانە دەوڵەمەند کاتەوە چۆنە میانانە بخاتە دۆخێکی یاسایی کە بتوانن بارودۆخی ئابووریان ببوژێتەوە تاوەکو لیۆن تووشی قەیران نەبن تووشی قەیرانی گەورە نەبنەوانە و لەگەڵیشیا تۆ ئامادەکاریی باشەکەی بۆی کە ئەمریکا تاقیکردنەوەی ئەمریکا بکەی بۆ مۆندیالی داهاتوو و لەگەڵی شارکابەریکی تۆپی پێیەکی و سەرچاوەیەکی داهاتی باشە دەی بەیانەکان دەستکەوتێکی مادی زۆر باش مافی پەخشی یارەکانیش دەزم گواستێتەوە یعنی ئەم پاڵەوانێتی جامیجیانی یانەکان بە تەواوی خزمەتە بەباری دارایی یانەکان بە تەواوی پڕکردنەوەی کەلێنە بەباری دارایی یانەکان
بۆ ڕزگاربوون لە قەیرانی داراییە. لەوا چێوتی پێی کە دەبێتە پاڵاو نزیک بە 125 بۆ 150 میلیۆن وەردەگرێت. ئەمە داهاتێکی زۆر زۆر گەورەیە تۆ لە ماوەی مانگێکا تۆ بە دەستی بینی بە هیچ جۆرە بە هیچ پاڵانتێکی تر تۆ ناتوانێ ئەم داهاتە بەدەست بێنی. لەبەرەوە بەشداریکردنی مانگێک لەم پاڵانەتیە شتێکی زۆر زۆر باشە بۆ یانەکان. تۆ توانی پێکاتەکەت بگۆڕێت، توانی بە پێکاتەیەکی جیاواز بەشداری بکەیت، بەڵام تۆ بیر لەو سەرچاوە داهاتە ئەو پارەیە بکەرەوە کە هێنیتە نێویانەکە. ئەستا تیپێک وەکو مانچستەر سیتی نزیک بە 30 یاریزان لەبەردەستی گواردیۆلایە، هەر یاریەوە بە پێکاتەیەکی جیاواز یاری کردووە، کۆمەڵە یاریزانی لە پێکان گەڕاونەتەوە، کۆمەڵە یاریزانی تازە پەیوەندیان کردووە بە تیپەکەەوە. ئەی بچێت چی بکە؟ بچێت لە ئاسیا یاری دۆستانە لەگەڵ ئۆڵسان هیوندای بکە یا لەگەڵ ئەستێرەکانی ڤێتناما بیکە، خولی ڤێتنامی ئەبە ماڵ سەنگاندن بۆ یاریزانەکانی بکە؟ نەخێر، ئەوە تا پاڵاوانجێکی فەرمی لەگەڵ لەبەردەما لەگەڵ یوڤە یاریەکە، قۆناغی داهاتوو لەگەڵ هیلالە یاریەکە، ئەچێتە قۆناغی دواتر یاری بەهێزەکە. ئەی یاریزانە نوێەکان هێناوێتی لەمە یعنی کە بەشداری پریسیزنیان کرد یاریزانەکان وەکو وایە ساڵێک بێ لە مانچستەر سیتیە بەشداریان کرد بێ. ئەم لایەنە ئیجابیەشیە، بەڵام لەگەڵی شەیە مەوتومانە و دێڵینەوانێ لایەنە سلبیەکەشی ئەو حاڵەتەیە کە یاریزانەکان ماندوو دەبن و هەروەها کەشوواکە لە بارمیە دوێنێ چەڵسی تووشی بارودۆخێکی نەخوازرا و هەولەوەی کەمیارە 5 کاتژمێر لە کاتژمێر 1 بۆ کاتژمێر 4 لە کاتژمێر 11 بۆ کاتژمێر 4 بەرەبەیان خەریکی یارەکەی بوو لەگەڵ بەنفیکا. یعنی ئەم حاڵەتانەشمان هەیە، بۆیە هەوڵ بدەن هەموو شتێک کە لەم ژیانەدا ڕوو دەدات. ئێستا من لە کۆی گشتیم ئەم نیو کاتژمێرەی کە لەگەڵتانە مەرج نییە هەر نیو کاتژمێرەکە سوودتان پێ بگەێنم، مەرج نییە. لەوە چێ 10 خولێکی باشمە بێ، لەوە چێ 20 خولێکم خراپێ، یعنی ئەدائم خراپێ، نەتوانم بابەتەکە تێگەێنم، نەتوانم پەیامەکان وەکو خۆی بگەێنم، بەڵام لەوە چێ 10 خولێکی باشم پێ بێ. تۆی سفادە لە مەیەکی ئێمە هەندێری تۆ بین باش ئێستا گەرێمە جامی ژیانیانەکان نەبووە ئێستا باتینە سەر شاشە چیمان بگوار بووم تا فڵانەیانە هەوڵایە بۆ فڵانەیانەوە لە کۆتایە مەژەر بۆ ئێمە سوود. ئێمە خەمی ئەو شتەیە خۆین کە پەیوەندی بە ئێمەوە نییە، ئێمە قسە لەسەر ئەو شتەیەکەین کە هیچ کاریگەریکی لەسەر ئێمە نییە. من پێشتریش وتوم و ئێستا ژێڵێمانێ موچەی یاریزانێک لە تۆپی پێیە ساڵانی ڕابردوو کاتێک یاریزانێک لە تا کۆتای وەرزەکە 35 یاریە کرد، 40 یاریە کرد، ئەو پەڕی 45 یاریە کرد، موچەکەی 2 میلیۆن بوو، 3 میلیۆن بوو، 4 میلیۆن بوو، ئەدنا حەد یەکیشتە 10 میلیۆن. ئەدنا حەد ئێستا موچەی یاریزانێکی یاسایی لەسەر و 3 میلیۆنەوە، 3 میلیۆنمان هەیە، 5 میلیۆنمان هەیە، 10 میلیۆنمان هەیە، 13مان هەیە، 15مان هەیە، تا 20مان هەیە. ئەوەی تر لە شوێنەکانی تر موچەی بەرزترمان هەیە. تۆ کە ئەم موچەیە بەرزە بێتەوانێ کە ئەم پارە زۆرە دەدەی باریزان لە بەرامبەر ئەو ئەرکایەتی کە زیای کردووە لەسەری. هەموو شتێک بەپی ئەرکەکە پارەی وەرناگری، تۆ گەر یاریزانێت لە ساڵێکە 40 یاری بکات شانی موچەی 8 میلیۆنە 7 میلیۆنە. یاریزانی تۆ پێش هەیە مەرجیە لەسەر تیپەکەی لەوەی کە ئەڵێ بێم بەرزترین موچەم یا ئەڵێ 20 میلیۆنە بەبێ. لەمەیە لە بەرامبەر ئەم پێدانی لە پێناو لە بەرامبەر پێدانی مافە ئەرێک زیای کردووە لە هەموو ڕێکارێکی ژیانە، لە هەموو یاسایەکی ژیانە. کاتێک تۆ مافت زیاد دەکات ئەبێ ئەرکێشت لەسەر زیابێ. من نازانم خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستان هەر ئەرکی لەسەر زیابێ و مافی کەمەگا کێشەیەوەی نییە، بەس کێشەی هەیە لە ئەوروپا ئەرێک بەعەکسەوە شتەکە، یعنی ئەم خۆی ئەرکی لەسەر زیابێ مافەکەی کەمە بێ کێشەی نییە هیچ. بەڵام یاریزانێکی ئەوروپی یا تۆپی ئەوروپا ئەمان ئەرکیان لەسەر زیای کردووە مافەکەشی زیای کردووە، سوبحانەڵڵا کێشەیەوەی هەیە. بەڕاستی ئەمە یعنی بەجددی شتێکی زۆر زۆر نامۆیە نامۆ. بۆیە هەوڵ بن چێژ لەم پاڵەوانێتیە وەربگرن بەکەم و کوڕیەکانی شیاوانێت، چونکە بەجددی من پێ دەڵێم ناو لا کێشەی سەوز شتێکی جیاوازی تیا بوو، بە تایبەتی دوێنێ شەو چی یاری پۆتافۆگۆ و پاریس سەن جەرمان، چی یاری بەنفیکا و چەڵسی کە 2 یاری تایبەتمەند بوون، 2 یاری بە چێژ بوون،
بەڕاستی من چێژێکی تایبەتم لە یارەکان وەرگێرە ئەوەی دیکەشی کە هەر چۆنێک بێت بارودۆخەکان دەچن بە پێشەوە. دێمە لای کۆمنتەکان و باس لە گرێبەستەکانی ژەکەینی هەچ پرسیارێکتانە بوو لەبارەی گرێبەستەکانەوە چونکە مەرکاتۆ بەردەوامی ئێوە کووتمان مەرکاتۆ بە قۆنا غاڕوە مەرکاتۆی جامی جیهانیانەکان کۆتاییاتە بەزە و تیپانی کە بەشداربین گرێبەستکردنەکانیان بەردەوامە. کاگیوای بەڕێز پێ دوانیە سەبر چێلسی لەگەڵ مارەسکا ئاوێتەی یەکتر دەبن دەتوانین بڵین چێلسی بەرەو گۆڕانکاری هەیە. کاگیوا تۆ ئەم پرسیارە لە من یەکەی لە کاتێکە من وابزانام لە ساڵێ لە 2 ساڵ پێش ئێستەوە بە تۆ تومە چێلسی پێویستی بە ڕایەنەرێکە کە دامەزراوی پێبا بە بەردەوامی پێبدا بەم ڕایەنەرە و ئەرکەکەی خۆی تەواو بکە. مارەسکا یەکەم وەرزی سەرکەوتوو بەگنا بەخوا لەوە چێکاریگەری چێلسی دیسان و مارەسکاشی دوورخساتەوە بەڵێ هێدیەدی چێلسی پار لە کۆمەڵی یاریزانی زۆر ڕزگاری بوو فرۆشتنی دواتر پێگاتێکی لاوی نوێی هێنا کۆمەڵی دەستکەوتی باشیان هێنا لە وەرزی ڕابردووە لەگەڵ ئەم دەستکەوتە باشانەیەوە تا بەشداری جامی جیهانیانەکان گەشتە قۆنە چارێکی کۆتایی و لەم پاڵەوانێتیەوە چێلسی بە تەواوەتی نوقسانەکانی خۆی بۆ دەرەکەوێت لە بەروی بۆ وەرزی نوێ چۆن خۆی ئامادە بکە چونکە یعنی تایبەتمەندیەکانی زۆر دەبن بۆ لە ڕوبەڕووبوونەوەی پاڵمەراسیش باگەرێکی زۆر چانسی سەرکەوتنی چێلسیە کە بگاتە چوارگۆشەی زێڕی بۆیە لەو قۆناغەسیارەشە تۆ تەواو یاریزانەکانت تاقی دەکەیتەوە ئەو کاتە بە جۆرێکی تر بەشداری مەرکاتۆکەی و تیپەکەش لەگەڵ مارەسکایە من پێم وایە هێشتا کەم و کوڕیماوە مارەسکا چارەسەریکا بە قەنەعەتی من بەس قەنەعەتی مارەسکا جیاوازە ڕەنگە قەنەعەتی تۆ شتێکی دیکە بێ من لە زەڕورترینە و کارانی کە چێلسیە بێبیکە گۆڵپارێزە بێنێتە ئەم تیپە و نیکۆلاس جاکسن بەڕاستی پێداچوونەوەیشی تاوێ نیکۆلاس جاکسنی چەکە لە هێرشبەرە باشەکان مەوهیبەیەکی باشە توانایەکی باشیە جوودێکی زۆر باشەکە لە یاریگایە یاریزانێکی زۆر تاکتیکیە بەڵام کۆمەڵێک کەم و کورتی گەورەی هەیە کە زیان دەگەێنێت بە چێلسی بۆیە ئەمە مەترسیدار دەبێت بۆ تیپەکە ئەوەی کە گرنگە لای من گرێبەستی گۆڵپارێزەکە بۆ چێلسی کە ئەنجام بدرێ و لەگەڵەوەی کە ئەم پاڵاوەن تێژ ڕەنگە کۆمەڵی خاڵی دیکە بۆ ئینزۆ مارەسکا دەربخە. کاک موحسین ئەڵێ بە ئاسانی پاریس دەیباتەوە کەمێک باشە بۆ ئینتەرمیامیش داهاتی وەرگرتە 21 ملیۆن ئاساییشە پاریس بە ئاسایی بیباتەوە لە ئینتەرمیامی شتێکی زۆر ئاساییە. کاک ئەبوبەکر ئاردەگولەر بە سەرکی یاری پێ بدەێت هەلی پێ بدرێت دەبێت یاریزانێکی سوبەرستار. کاک ئەبوبەکر بۆ خوایە با ڕازگۆ بم لەگەڵ تا لە غەیری یاری هیلال سێری هیچ یاریشی دیکەی ڕیاڵ مەدریدم نەکردووە ئەم یاریە بەتەمام سیرکەم کە لەگەڵ یۆڤانتۆسایە بەس یارەکەی هیلالم سیر کردووە ڕیاڵ مەدرید بۆیە واز لە سەنگاندنی ئاردەگولەر و ئەلۆنسۆ ئەمانە بۆ من بێنن لەبەروی من شتێک نەمبینی بێ بە تەواوەتیدانی مشتێتم بە دیارەوە بەخوا قسەی لەسەر ناکەم تەنها یاری هیلالم بینیوە دو یارەکەی دیکەم نەبینیوە بەتەمام یاری ڕیاڵ مەدریدیش ببینم لەبەرەوە بمبورە بۆ وەڵام نەدانەوەت. کاک ئەحمەد میامی بەچی یاسایەک سەرکەوتووە میامی وەکو میواندارێکی پاڵەوانێتیەکە پێشوازی لێکراوە ویانی لۆس ئەنجلس گالاکسیش پاژەی لیۆنی مەکسیکی بێبەش کرا لە پاڵەوانێتەکە لۆس ئەنجلس گالاکسیش وەکو پاڵەوانی ئەمریکا و هەم وەکو جێگرەوەیەکی لیۆن بەشداری پێکرد بەڵام ئینتەرمیامی لەبەروی پاڵەوانێتەکە لە ئەمریکا بەڕێوەچێ ڕێکەوتنێکیان کرد لەگەڵ خولی ئەمریکا بۆی کە ئینتەرمیامی بێتە نوێنەری ئەمریکا لە میوانداریکردنی ئەم پاڵەوانێتیە. باشە کاک ئەحمەد جان ئەو چی بووە بزانم کۆمنتەکان پەڕیا دووباری ئاستی ئاەتنووری و ڕێندەرست پێ چۆن بوو لەم سیاریەدا طبعاً دوو یاری سیتیشم بینیوە دوامینیان ئەمە یۆڤانتۆس بوو من ئاەتنووری بەیەکێک لە گرێبەستە زۆر باشەکانی بۆ دانێن بۆ مانچستەر سیتی لە ڕووی لایەنی هێرشبەری و خزمەتکردن بە لایەنی هێرشبەری ڕێندەرسیش بە هەمان شێوە ڕێندەرس یاریزانێکی ناوازەیە کێکە لە باشترین یاریزانەکانی ناوەن و پێم وایە هێشتا ئەمە سەرەتایەتی ڕێندەرز بە تەواوەتی شوێنی خۆی بکاتە لە پێگاتایە و شوێنی سابت بێ دەتوانێت ئاسێکی بەرزتر پێشکەش بکە ئەم دوو یاریزانی ناوازن لایەنەکانی پێشویان ئاسێکی بەرزیانە بۆیە ئەگەر گواردیۆلا سەریان لێت یەک نەیە کۆڤازیچ بکاتەوە بە ئەساس و بەرناردۆ سیلڤا بەردەوام ئەساس بێت و دەرفەتی یاریکردنیان کەم نەکاتەوە من پێم وایە دەتوانن ئاسێکی بەرز پێشکەش بکەن چونکە گواردیۆلا دایم ئەو شتانەی هەیە گرێبەستە نوێەکانەکە بەڵام پشت بە یاریزانە کۆنەکانە بەسێ و عادەتی زۆر خراپە. کاکشا بەڵێ سڵات پێوانی ئەم ساڵی ڕیاڵی ئەلۆنسۆ جیاوازترە لە ڕیاڵی ئەنشلۆتی
جیاوازەکە چیە وەڵا نازانم من پێ دەڵێم یەک یاری ئەلۆنسۆم بینیەوە با نە وەسفی لە ڕادە بە دەرکەم نە سەرزەنشتی کەم لەبەرەوە جارێ با چاوەڕێ بکەین بەڵام جیاوازی وەکوەوەی کە بڵێ شێوازێکی یاریکردنی دیاریکراوەمانە بە دڵنیا بە لەوەی جیاوازە بێ وەکو ئەنچیلۆتی نییە هەر یاریەوە بە شێوازێک وەر یاریەوە بە ستایلێک وەر خولەکەەوە بە نا وردە ئەلۆنسۆ بۆ وایە شێوازێکی سابتی خۆی سابتکە کاکاروان ئەڵێ سوودی ویلیام چییە بۆ بەرشەلۆنا ئایا دوو تاکدیفاعی باش بێنێ باشتر نییە کە پار بۆی نەبوونی تاکدیفاع دەرکرا وڵی کاکاروان من زۆر دەمێکم قسەم کردو بەشێک لاندەرانی بەرشۆنە بەردەوام یانی سەرزەنشتی ئەومەکەنەڵێت تۆ چاو بە شتێکی بەرشۆنە ئەڵڵا من دەمێکە وتومە بەرشەلۆنا کەڵبەکانی خوراوە ئەچێت دانی خرێی کە ساغە پڕیەکاتەوە یا دانی خرێ و خوراوەی دەستکاری پێشەوەکە یەکی ناچێ و دانەوە پڕکەیتەوە بەشکەنان بە ئیسراحەت خۆی هۆڵت سمایل بۆ دانەکانی پێشەوەتەکەی ئێمە ئازانین بەرشەلۆنە پێویستی بە دوو یەدەجی بەرگریکاری باڵەکانە بۆی بێنێ یعنی ئەگەر ئەمە ساسانە ژیارکەن دوو یەدەجی باڵەکان دڵێکی بەرگریمان لە بەرشەلۆنەوێ بەرشەلۆنە هێرشبەرێکی سەرەڕمیە بەڵام ئەم تیپە پێداگیرە لەوەی ویلیامس بێن ئێمە داواکاری فلێکەم من و تۆ ناتوانین تۆ نابێم داواکاریەتە بێ بەڵام دیدی منیش بە هەمان بۆ چوونی توێ من پێم وایە بەرشۆنە دوو یەدەجێ بۆ باڵەکانی بەرگری یاریزانێکی دڵی بەرگریەوێ ئەگەر یاریزانی ناوەندیش نێنێ بە دیلێکی باشێ بۆ لیڤاندۆفسکی یا یاریزانێک بێنە ڕکابەری لیڤاندۆفسکی بکا بۆ هێرشبەری سەرەڕ منیش یعنی بەرشۆنە لەو بابەوە بینم کاکشکارەڵێ ئەگەر مۆندیال لە ئەمریکا نەسێنەوە چێژی نابێت دیاری ڕادەگیرێت بۆی گەرما و هەرۆتریشقە سەرکەوتوو ناوێت ئەکرێم پاڵەوانێتیە کاکشکاریان هەڵوێستەیەکی لەسەر بکرێ بتوان ڕێگە چارێکی بۆ بدۆزنەوانێ ئیتر بە دواخستنی مۆندیال بێ بە پێشخستنی مۆندیال بێ بەوەی کە چونکە ئەم یاریانە بەسەر لە ئەمریکا نییە ئایا وڵاتی مەکسیکیش بەو جۆرێ ئایا کەنەداش بەو جۆرێ یعنی ئێمە جارێ نازانین دەقیق چییە بەڵام دڵنیا بە لەوەی شتێکە گەرمەترسی تەواوی لەسەر بێ بە هیچ جۆرێک فیفا خۆی ناخاتەوە بەرپرسیارەتی مەترسی لەسەر چێسام شەو یارەکەی چەلسی وتیان پاش چارێکێ بۆ نیو سەعاتی تر مەترسیەکی بارانی بەلێزمە و ینی ڕەشەبایەکی تونتەیە نیو کاژمێر پێشەوە یاریگا چۆڵ کرا ئەنی ئەم شتانە وەکوەگەرات ڕێک دەخرێ ینی دەکرێت چارەسەری ڕێگە چارێکی تر یەر هەبێ ئەتر لەوە چێ ئەم ساڵ تەنها ئیش لەسەرەوە بکرێ سەقفی مەلعەبەکان دابخرێ ئەمە کاراسانی ترە خۆ هینەکەون نییە بڵێ مەلعەبە ڕوخێنێ و تەواوینەکە نا ئەتوانن ڕێگە چارێ بدۆزنەوە بۆی سەری مەلعەبەکە داخرێت توان وەکو قەتەر فێنەکەرەوە دانێن بۆ مەلعەبەکان ئێخۆ من خۆم لە مۆندیالی قەتەر ئامادەیم هەبوو باوەڕ بکە مانگی 11 یاریتیا بوو مانگی 12 یاریتیا بوو خوا ئاگادارە یعنی ناو میترۆکانی نەبێ فێنکای بوو بەس بەدەر لەوە ئاهاتیتە دەرەوانێت تا گەشتە مەلعەبێک ینی شەشچین ئارەقەیە کردەوە لە ناو یاریگایە ئەو شوێنە نەبێت کە فێنکایی لێوا و لە شوێنەکانی تر ئارەقت دەکردەوە تووشی گەرمایەکی زۆر دەبوو ینی هەر وڵاتای و بە پێی سروشتی خۆی تۆ تووشی کێشەیە بی خۆ هەموو کاتێ بەو جۆرە نیە ئەزیزەکە مۆندیالی 2002 کێشەیەوەی لەسەر بوو کاتەکانی لە بەیانیان ئەمریکای لاتین لەبەر هەموو شتێک بە پێیەوەی گۆڕانکاری لە کاتەکانی زەوی هەیە و مەترسیە سروشتیەکان لە هەموو شوێنێ وجودی هەیە ئەکری ڕێگە چارەی سەرێکی بۆ بدۆزرێتەوەی لەوەی کە بتوان بە باشترین شێوە نوسخەی پاڵەوانتەکە بەڕێوە بچێت تا ڕۆژی چوارشەمە پێتانەگەمەوە شاد و کامران بخوا